سەیران و چوونە دەرەوەیە و دەبێ ئێمە بەرپرسیارەتی خۆمان هەڵگرین نەکوەکو هەموو شتێک هەر بکەینە خەتا حکومەت و حکومەتەوە حکومەتەوە ئەگە لە خۆمانەوە دەست پێ بکەین ئەوە حکومەتیش کێشەمان نابێ بوو نمونە ئێستا دەچێت سەیران یعنی ئەو شتە پیسانەوەی کە فڕێدەوە پێویست ناکە لێوێ فڕێدێ دەتوانێت لەگە خۆت هەرگری و لەناو سیارە لە شوێنێک کە شوێنی ئەوەیە دای بنێ ژینگە خوب پارێزین ژینگەش پێک دێت لە هەر شتێکی دەوروبەری ئۆدەمیزۆتە ژینگە ئەگەر هات و ژینگە هاتە پیسکردن ئەوە چەند شتێکی دیە ژیانی سروشتە ژیانی تێک چیتن هەم بۆ گیان لەبەرە هەم بۆ ئۆدەمیزۆدە پاراستنی ژینگەیە کە مۆزوعێکی زۆر گرنگە ڕۆژانە بەسەرمان تێدەپەڕێت و زیاتر ئەوەش کە ڕۆژی سەیرانگا کە دەرەچینە دەرەوە بۆ خۆمان ینی لەگەڵ ماڵ و مناڵ لەگەڵ برادەر لەگەڵ هەم کەسێکە گەشتێکی دەرەوە پێم خۆشە هەرچەند دەرچینە سەیران دەرچینە شوێنێ ئەملا ئەولا بازار لەگە برادێکت داچی شوێنێکی ئەو شتانە کتە پێش چاوت چکم ئەم ژینگەیە هین هەمومانە.